دەستان خۆش بێت. خۆشەویستانی ئەمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش، جەژنتان پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشییا بن. خۆشحاڵین ئەمڕۆژ لە دووەم ڕۆژی جەژنی قوربانە بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبینەوە. هیوادارین کە هەمیشە لە خۆشییا بن و ئەم جەژنە دەرفەتێک بێ بۆی کە بتوانین باوەشی خۆشەویستی و برایەتی و یەکسانی بۆ یەکتر بکەینەوە و ئەمڕۆژ لە دووەم ڕۆژی جەژنا من لەگەڵ هاوکارم سەحەر لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی جوانە بتوانین پرۆگرامێکی تایبەت و جوان پێشکەشی ئەوەی ئازیز و خۆشەویست بکەین. سەحەر سڵاو لێ بە جەژن پیرۆز بێت. سڵاو لە تۆ بێت، جەژنت لێ پیرۆز بێت. سڵاوێک پڕ لە ئارامی پێشکەش بە بینەرانمان بێت، جەژنتان لێ پیرۆز بێت. هیوای هەمیشەی ئێمە ئەوە بووە جەژنەکانتان جەژنێکی ڕاستەقینە بێ، واتە دڵخۆشەکانتان با بڵێن ڕاستەقینێ بێ، بزەی سەر لێوتان ڕاستەقینێ بێ، ماڵەکانتان پڕ لە میوان بێ و ئینشەڵڵا لە بەرەکەتی ئەم جەژنەش بێ بەش نەبن و جاخۆی ئەوترێ جەژن دەرفەتێ بۆ گردنازاییکردنە. کەس بوو گردنازایی لێ بکەی ئەوە ئەوترێ لەسەر زمانمان بەسمە هەک ئەوەی کە بەدڵ بڵێ گردن مازاکە لێم خۆش بێ تۆ شەمۆ دووتم دوای 9 ساڵ یەکەم ڕۆژی جەژن بەرمن نەکەوە ینی ئەم ساڵ لە ماڵەوە بووم زۆر دڵخۆش بووم کە لەوەی لە ماڵەوە بوو یەکەم ڕۆژ باوەڕێکی تایبەتیە کە زوو هەڵەسیت جا نەمەتوانی ینی یەکسەر بڕۆم سی تەلەڤیزیۆنکەم لە بەروی دراوسێکانمان هاتبوون و هەمویان بە دڵخۆشی و جەژنە پیرۆزە و ویتم بریش لەگەڵیان هات جەژنە پیرۆزە و یعنی هەست دەکەیت کە ڕۆحێتێکی جیاوازتر هەیە جەژنە ینی و دواییش هەست دەکەی کە لەگەڵ دایکتایت و خواردنێکی خۆشە خۆیت و ئەو چێژەی بەیانیان وەکو نییە بڵێ وەڵام من درەن لەخەوڵەسم حەزت لە چی جەژنە؟ برنج و گۆشت و بەس قەیسی ناخۆم قەیسی ناخۆم فاسۆلیا و ئیتر ئەم شتانەم هەمووی خوارد. ئەی نۆشی گیانە بە یەخوا سیڤانەواکە ئەوە ئاشکرات کرد کاک سیڤان عەباس و کاک شەهرەیار حەسەرمان لەگەڵایە ئەمڕۆ بەیانی زۆر بەخێر بێت. کاک شەهرەیار دوو جار بەخێر بێت، هەم بۆ کوردستان هەم بۆ ڕۆژێکێنێ. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کورساتی عەزیز. چکڵاتەکە بگەڕ جەژن پیرۆزە لە هەموو لایەکەکەم لە کەناڵی کورساتی عەزیز. جەژنی ئەو هاوڕێ و مامۆستا عەزیزانەمان پیرۆز بێ، دەستت خۆش بێ. خۆشماوەیەکە لێمان لێرە بۆ ئێمەش و بۆ بینەرەکانیشمان دڵخۆشین کە لە جەژنا پێمان ئاشنابیتەوە. من زیاتر چەند بەرنامەکانیش وەکو کلیپ بێت یاخود بەشداریکردن لە پرۆگرامەکان بێت جێگەی شانازی بوو بۆ ئێمە وەکو نەرمەند دڵخۆشیشین یەکەم جاریشەوە هاتی تۆ لە کورسات دەرکەوتی زۆر بەخێر بیت. هەڵێکم بەس دوایان بە تۆ بەخوا منش زۆر کەمەی خۆم. بەخێر بن یەخوا میوان بی خۆشە یا پێشکەشکار بی؟ وەڵاهی میوان بی کە پێشکەشکاری دنیا ئەرک لەسەر ئەوی سەرکۆ یەک سەعات ئاواکە ئەو کەوچکەکە بوو. جا سەرکۆ زۆر خۆشخۆراکە، من دایم ئەڵێم هەنێک جار ئەیبینم لە فێکی برنجی بۆ ئەکەن هەرچەند ئەو وەرزشەکە ئەیسووتێنێ دواتر ئاخر منیش بیستم باسی بکەم بۆیە بەردەوام خەریکی وەرزشاییترەوە خەریکە ئەیسووتێنە ئەیسووتێنێ. تۆ وەرزشکە بە دڵی خۆت نان بخۆ. ڕێباز برادێکمان بینی جسمی زۆر جوان بوو ئەم دوانە دوای قینە ئەیگەڕنەوە برادێکمان بینی جسمی زۆر جوان بوو ڕێباز لەگەر ڕێباز بێکەوە وتی ئەرێوە بوو ئاو جسمت جوان بوتی وەڵام من یاریەکەم تی بەڕاستە وتی بەڵێ ڕێبازش قەڵەوە وتی بەڵێ خۆم نیش یاریەکەم کۆچیدا نابەزم وتی لەکوێ یاریەکەتی من دۆمی ناکەم. کاک ڕێباز بەڕاست دۆمینێت باشە؟ سەحەر ئەمڕۆ بێعمەلی کردم پێش پرۆگرامەکە وتم ڕێباز بە حساب شتێکی تایبەت دانێ وتی نازانم ڕاستی دیارە خەوبەری نەداوە سەر حوسەڵەم نییە و تاقەتم نییەمانە و بەس تۆ سێریکەوتی بەس ئەمەوە ناکا لە توانەکانی من کەم بێتەوە. لە توانای تۆ گومانیتیانە چون دڵنیان بە چاوی داخراوە و بە خەوی شۆتۆرە توانیت جوان بژێنێ بەس قسە خۆشەکانشت ئەمڕۆ فەقیرە هەر هەموو جارێک جەژنێک ئەڵێ خەریکم ڕێجی مەکەم خۆم دابەزێنم ئەو چقڵەتی جەژنەر وەسوەسەتەکە. ڕێباز یەکێکە لە هاوکارەکانمان بەڕاستی کە لە کورسات لە زۆربەی پرۆگرامەکان ئەو مامۆستا وەرزانەی کەش هاوڕیانەی گەش دەستخۆشیتان لێکەین سپاسدانێکی کامیشە بوونەتە بەشێکی زۆر گرنگ بۆ ئێمە. چیمە لای مامۆستا شارەیان زۆر دڵخۆشین کەمڕۆ لێرەیت ماوەیەک لە خەریبەتی و دوورکەوتنەوە لە کوردستان و غەریبەتەکەی تو هەر زۆر خەریبەتی بوو یان هەر زۆر دوورەوە ئەبێتە دووجا ینی تۆزێ هاتوچۆکردن تۆزێ زەحمەتە گەڕانەوەت بۆ کوردستان تا چەند
دڵخۆشیە و بەت و ئاشنابوونەوە بەم هاوڕێیانە و وڵاهی گەڕانەوە من تەنانەت کە کاتێک بیرەکەمەوە یان پلاندانێ مەڵم ئەڕۆمەوە سەردانەکەم تەنانەت دڵم بەوەش خۆشە چکە بەڕاستی قورسە یعنی ڕابێ بوێ بە تایبەتی لە کاتێکا کە لە تەمەنێکی دوای 20 ساڵەوە بچیتە دەرەوە ڕاهاتووی لەگەڵی نا ئەی ئێستا جارێکی تر ئەگەر چەند ساڵ بە لە ئێستا بێ پێش ڕۆشتنت هەر قەرارەیە بڕۆی باوەڕ ناکەم وایە غەریبەتی سەختە ڕاهاتن ڕای لەگەڵی بەڵام نەکۆکۆی کە لێرەی سەمن کێمەوە بۆ ئێرە یەکسەر هەموو شتێک تەواوە میری چی ئێرە ئەەکەی زۆر بەدر لە سیڤەت وەڵاهی هەموو شتێک هەتا لەوێ نەبی ئەو هەستت نابێت من خۆم پێشتر وایەنەوە دەموت وانە بەو جۆرە نیە بەست کە ئەچیتە ئەوێ کام شتەی زۆر بەسیتە لە کوردستان بیریەکەی نازان بیری شاخەکەی بیری خۆڵەکەی بیری تەپ باوەڕکە یانە جار بیری ڕەشەبا و تەپ و تۆز هەر ئێمە خۆمان ینی نەریت و داب و نەریت و کەڵچەرەکەی خۆمان وای لێ کردوین لەی شوێنەی دارەنەکەی ینی هەر ئەم کوردستان ڕاش بۆ لەبەروی ئێمە ئەگەر تۆزێ لێرە هەندێک کێشە و گرفتیشە بێ وا ڕاهاتوین بەڵام لایەنە کۆمەڵایەتەکەی وای لێ کردوین کە نەتوانین لەی شوێنێ ڕاستە لەوێ لەوانێت زۆر شتت تامین بێت بەڵام بە چیە چێمە ژیان بەڕێکەم لەوەی کە لەگەڵ کۆمەڵی هاوڕێمانە دڵنیامەوەی کەسی وا هەیە ئێستالانە کاک شەهریاریش بینی بێتی لەگەڵ هەموو بارودۆخێکا ڕێک خۆی ئەگونجێنە کەس بەڕاستیلانە چێژیش وەربگرێ ئەوەی کە لەو وڵاتەیە بەس کاک سالار سوڵتان حەزی لە کەنەدا ئەڵێ هەر ناڕۆمەوە ئەڵێ ئەوەی قسە بڵێ بە کەنەدا عەجزە بمێ لێمان بێ چۆن ئەڵێ من نایەمەوە ئێوە بڕۆن بە کەس کەوتووە زۆر حەزی لێتی کاک سالار یەکێک لەو کەسانی کە دەرێنەرێکی زۆر باشە ئێمە لە ناو هاوڕێکانمانە خۆمان پێڵین بابە و ڕێز و خۆشەویستیمانەیە بۆی چەندین کاری جوانیشی لە کورساتە هەیەوەکو ئەزمونێک دڵنیا بە بەخوا یەک جار بێتەوە تێکەڵی ئەو هاوڕێیان ئەگۆڕێت لەگەڵ تۆزێ لەگەڵ کاگاو سەرە برادرن کاگادی لە بەرامبەر مازانێ لەگەڵ ئەوە تۆزێ دانیشێتەوە ئەوەی نامێنێت ماوەیەکی زۆرە دوورە ئیتر جارێ وا ئەڵێت بەس بگەڕێتەوە نامێن جەژنە با بە یەکەم بەرهەمیتەوە دەست پێ بکەین باش چاوت خۆش
کەچی دەستی لە سەردانە لە سەیری باغی بەی کردین ئەی لە سەیری باغی بەی کردین ترازە بەندی سوخمەی ئاڵی گۆڵناری بە ئاهیرن ئاڵی گۆڵناری بە ئاهیرن کەچی دەستی لە سەردانە لە سەیری باغی بەی کردین ئەی لە سەیری باغی بەی کردین لبو یک مرحبا چوومە لای یارم بەسەر خۆشی نیقابی خستە ڕوخسار و بە جارێک کەوتە خامۆشی کەوام دی ڕۆی ئارامی ئارامی دڵ و سەبر و فەرامۆشی بە هەوری پەرچەم و زوڵفی ڕوخ و ئابرۆی کە داپۆشی ئەی ڕوخ و ئابرۆی کە داپۆشی لە شەوقی ڕوویەتی بەدری هیلالی یەک شەوەی کردین ئەی هیلالی یەک شەوەی کردین بە هەوری پەرچەم و زوڵفی ڕوخ و ئابرۆی کە داپۆشی هەی ڕوخ و ئابرۆی کە داپۆشی لە شەوقی ڕوویەتی بەدری هیلالی یەک شەوەی کردین ئەی هیلالی یەک شەوەی کردین لەبۆ خوێنڕێژ و شاقان نیگارم گەرچی بێباکە وەلێ ئەی دڵ بەڕووی ئومێدەوە جارێ تەماشاکە مەڵێ سافی زەمان ئاخر بوو کەسی ماری کەس ناکە عیلاجی دەردی دڵ ناری لە تایێمەک تەوەن ناکە ئەی لە تایێمەک تەوەن ناکە بەڵێ ئەمڕۆ گوڵەندامێ بە تیرێ جەنگی پەی کردین ئەی بە تیرێ جەنگی پەی کردین عیلاجی دەردی دڵ ناری لە تایێمەک تەوەن ناکە ئەی لە تایێمەک تەوەن ناکە
خۆش هەر بژی دەستان بەڕاستی چێژمان وەرگرت زۆر سپاس جا بۆ دەستپێکی ڕۆژ و ئەو گۆرانیە بۆ قورسیا لێرەشەوە ڕێزی و خۆشویستیمان بۆ مامۆستا عەدنان زۆر جوانە هیوادارین لە جوانی گۆرانیەکەمان کەم نەکردوێتەوە دەستە خۆش بێ دەست خۆش دەستی هەموو لای کاکە سیڤان جانەکەم ئێستا جانەکەم زۆر یعنی ئاگاو لێ بچی ئەڵێ سیڤان لەوەی کە هونەرمەندێکی زۆر باشە و خاوەنی چەند بەرهەمێکی خۆیەتی و یەکێکیشە لە هاوکارەکانمان لە دەستگای میدیای کورسات و ڕادەی دەنگی کورسات لەلای ئەم و لەلای هاوکارەکانیەتی پێم خۆش بۆ پرسیارەت لێکەم دەنگی کورسات بەوەی کە ئێوە بە پێی کاتەکان گۆرانیەکان دابەشەکەن و خۆشت زۆر جار پیشانی منیە یاڵێ سێری کە گۆرانیش وایە زۆرمان لە زاکیرەمان نەماوە بەڵام سێری کە خەڵک ئێستاش چەند چێژی لێ بێنێ ڕۆژانە چۆن خەریکی لەگەڵ ئەو بابەتەیە لە ڕاستیە گۆرانی هەمیشە مۆسیقا و گۆرانی ئەبێ بە پێی بۆ نمونە بەیانی جیاواز بێت لەگەڵ ئێوارەیە لەگەڵ شەوە ئێستا دابەشمان کردووە گۆرانەکانی بەیانیان بڵین بۆ نمونە گۆرانی کلاسیکەکانە زۆرینە و گۆرانیانێکە لەسەر مەقامی کورد و لەسەر سکێڵی نەهاوەند و بڵین ماینەر ئەوانەیە زۆر کەس لەگەڵ یادگاری هەیە زۆرێکی خەڵکی یادگاری هەیە لە نیوەڕۆ بە دواوە گۆرانەکانە گۆڕێت بێتەوە گۆرانی تر ئەو گەنجانەکە گۆرانیڵن بەڵام هەمیشە فلتەرێک هەیە بۆ گۆرانەکان کە بتوانین گۆرانێک دابنین کە لە ڕووی هەم کوالیتیەوە هەم لە ڕووی تۆن و مۆسیقا و مێلۆدیەکەیەوە لە استراتیژی دەستگای میدیای کورسات لا نەدات و گۆرانێکی ڕەسەنی کوردی وێ بەڕاستی کورسات بۆ ئەم بابەتانە زۆر هەستیارە هەمیشە ئەوێت چ ئێستا بە دەنگ بێت چ بە وێنە بێت ئەوەی کە پێشکەشەکات خزمەت بکات بە گەلی کورد بە کەلتور و بە ڕەسەنایەتی کورد بێگومانەوە زۆر گرینگە لەبەروی کە تۆ هەمیشە تۆ چاول لەسرە کە بتانی ئەو پامەی کە هەتا بە بەردامی بیگەێنیت وە لانەی لەو کللتورەی خۆ لەو مۆسیقایی خۆ لەو هوەرەی خۆت زۆر گرینگەەوە بەڕاستە ئەوە زۆر گرنگانی زۆر کەسیش کە باسێکە سەحر بەڕاستیڵێک کە یکەممە 6.3 یعنی ڕەسەنایەتی ئەوەی کە تۆ پێ ئەمە جێگەی شانازیە من دەستخۆشیت لێکم بۆ خۆت و هەروەژی بۆ هەموو ئەو هاوکارانەی کەشمان کە ئێستا هەندێکیان ێستا لەوانەیە لە کارکردن دەستان خۆش بێت جوانترین بەڕامەتان هەیە و هەمیشە بە باشی پێشکەشیەکە زۆر سپاس ئەوە جوابیایتەوە ئەوە ناوێرم چاوم لا خەوەکەت ڕێوە ڕێباز کە سیڤان جدیە بێت چۆنە بەیانی کە بینیتم تاوێ ڕاکەوە وەرەوە تا خوارە ڕاکەوەرە خەو بەرتەیە چۆنە دێتەوە ماماسکە مایکێکمان کە باش کەوتە دەست باشە تا مایکت بۆ ئامادەکان تاوەختەشدا کاک سیڤان ئێستا تۆ لەگەڵ هەموو ئەم با بڵێن بەرهەمە هۆنەریانە و ئەوەی خزمەتە جوانی لە کورساتێکی لەگەڵی شەهاوڕەیەکی باشی بۆ کەژوکەوەیە هەر زۆر وەردام وەلگە شاراریش پلانمان هەیە لەم هەفتەیە بێتەوە ئەیتر ئەچین بۆ شوێنێک ئەچین دانیشین ئەچین قولاب دانین 3-4 سەعات بە دیارە دانیشین ئەی ئێمە بۆ نین آخر دەنگەکەن ئەتوانن لە دوورۆ دانیشن سێرمانکە قەیناکە ئێمە ماسێکە ئەگرین دوای ئێوە وەرن بیخۆن بۆشتانە برژێ نیشتانە لەگەڵ کاک شەهرەیار تا ئێستا هیچ کارێکتان کردو بەدەر لەگەڵ ئەوەی کە چوون بۆ شاخ و کەژوکەوە یان هیچ کاری هوەری کاری هوەری پێشی چەند ساڵ پێش ئێستا بوو بێکۆ لە کارانە بۆ یادی ماوەساکەریم کابان پێکەوە بووین هەندێک شەوە چۆڵی کۆنسرت و ئاهەنگمان هەبووە پێکەوە بەڵام پێشکەشەکەم بە ڕسمی وەکو بڵاوکردنەوە هێشتا شتێکی وامان دەستان خۆش بێت ئەو ماوە غەریبیی کە لێرە نەبوویت ئاوات لەوانێت جەژنیشی تێکەوت بێت ئەگەر تەلەڤیزۆنت بینی بێت یان سێرت کرده بێت لەوێت چی یادگاریەکی خۆشتە بوو کە وڵی بڵم خۆشنا بڵم چی ناخۆشە وڵی لەوێ کاک سەرکۆ بڵێم جەژنم نەکردووە نەوەڵە هەر بەکارکردن و بەانی بیرم نایێت چونکە جیاوازە چۆنەڵێ ئەو جەژنانەی خۆمان لەوێ نییە تاکە جەژنێک لەوێ ئەیکین جەژنی نەورۆزە
ئەوە ئەکرێت ئەوە ئەویش هەتا کۆ بنەوە بەڵێ ئەویش زەحمەتێکی زۆریەوێت یعنی بەڕاستی بەڵام جەژنەکانی کە نییە بەڕاستی کاتە ئەم جژنە زۆر تایبەت بووایە کە لێرە بووی دوایەوە هەموو ساڵەوە یەکەم جەژنم بوو کە تەکتی بڕی بوو دەوامی هەبێ ئەم ڕۆژەیوت ئەو 24 بوو بەیانی منە 23 ڕۆژەکان کەم یەکرد ڕۆژێش شڵی ئەخی ڕۆژ سیڤان نامەی ناروت لەیتر لەوەیە بوو سەرەکەوتین بۆ ناو تیارە یەک نامەی نار نووسی ئەیتر قسە و لەگەڵ ناکەم هەتاییتەوە ڕێ دوورە با جۆمان لە کاکە سیڤان بێت ئەو نێ لە کاتەوە قساکەم گۆرانی مە گۆرانی ما باش سەرچاو چاوت خۆش بێت جشنت پیروز بی جان جشن دلداری جشنت پیروز بی جان جشن دلداری جشنی سرکوتن جان جشن رزگاری جشنی سرکوتن جان جشن رزگاری وار بوشایی وار جشننا ولا هول
چەپڵ ڕێزانە وارە بۆشایی وارە جەژنانە وا لە هەموو لەگەن چەپڵ ڕێزانە دەستان بەخێر بێتەوە جەژنی تۆش پیرۆز بێت پیرۆزەکان ئەو تازە لەبیرە کردەوە کاک ڕێباز لە ناوەڕاستە تازە کاک ڕێباز جەژنە پیرۆزە لێکا سیڤان تۆزێ ڕامی زەعیفەی ئەوەیانی بەدڵی بوو گۆرانیەکە هی ئەوە بوو ئەها کورد دەڵێ زۆر جار ئەچی بۆ میوانی لە کۆتایە دانیشتوی 2 ساعتە لەوێ دانیشتین جاوە یەخوا بەخێر سیڤان جاتە سەرکۆشە ناسی وایە چۆن بوو یەکتان ناسی ئەو ئایا چی بوو تەلەوی ماحەد بووین زۆر یادگاری خۆش لێ یا دڵت زۆر پڕە نانە هەر هەموو یادگارەکان لەخوا بە زیاد بێ خۆش نەخوا بە زیادە لەگەڵ سەرکۆ و ڕێباز و ئەوانە هەموو تەلەوی ماحەدوین بێکەوە پەیمانگای هونەرە جوانەکان پیکابێکم پێ بوو پیکابێکم پێ بوو ئیتر سەرکۆژێکێک بوو ئەوە لە تەلەبە عەجوولەکان بەشی مەسرح هەروە بوو نابێت فەقیر حاڵبی حرەکین یعنی بینیان زۆر قزم یانی قات سەرەوە یەوە نەبووی لە خوارەوە لە خوارەوە ڕۆژی شاناوی کردی ئاوەرە هێشتا تعارفمان نییە چون بۆ لای وتم بەڵێ چۆنی وتم زۆر سپاس طبعا ئەمان مەرحلە 4 بوو 5 بوو 4 بوو ئەبزام 4 بوو من یەک بووم زۆر سپاس مناڵ بوو مامۆستا ڕاستیەمانە تەمەنیشی زۆریانە بوو ئەویان بەڵێ چونکە بۆ پێی هەردووچیان تقریبا نزیکی 10 ساڵە لە من گەورەترن کاکڕاست ئیتر وتی ئاوەرە وتم بەڵێ وتی چۆنی وتم زۆر سپاسی ئەو پیکابەی تۆیە وتم بەڵێ وتی دە باشە وەروا بڕنیشم پێێتە وتم بۆ کوێ وتی کاکە هیچ نییە شتێکمان هەیە مانەیە بۆمان بینی بەڵایتر ڕۆشتی نازم لە شوێنێک 5-6 فەردە گڵی هێنا بۆ سەر مەسرحەکە ئیشی مەسرحیان هەبێت ئیتر لەوە لەگە سەرکۆیان تێکەڵ بووین گڵی پێهێنان بە پیکابێک ئەو ێستا ئاگام لێ بوو کە خۆی تۆ بە پیکا بۆ چووی بۆ پەیمانگا؟ بەڵێ نا سایرەکەی خۆیەوە بوو سەحەر جا مامۆستا ڕاستی سیڤان بەس ئیشەکەمان هەبوو بەیانی عەرزمان هەبووی مەسرحی با ئەو مایکە بیانێکی لەو ساوە ئەوەی ئەڵێ مایکەمان بنێ سیڤانگیان ئەو با جواب باتەوە خۆشی بۆسە با سەرکۆ بژێنە باسی تۆکەن کاتەوەش پێڵێنم پەنجای کاوام بۆ کردیم کە بەرە باش نییە وتم هاتمە دەرەوە یەک سیارە هەبوو لە بەردەرگاکە بەس ئەو ئیشەی منی پێ بکرێ وتم ساریشیە هی کوڕێکە ناوی سیڤانە هیچم دۆزیمەوە بێ ئەوەی بڵێم چۆنی چاچی ینی خۆشحاڵ بوو نادم وتم چۆنی باش تۆر با بڕێ تو بردم چەند فەردەی گڵم پێهێنا ترەمە لە سیارەکەی نا بەردمان فەرموو خۆڵەکەشی بێکردن ئێساوەڵێ ئەو جوابی شەوی بەرەوەڵێ 10 ساڵ لە من گەورەتر نوتان نەوەڵ ئەو تەخیر بووە چونکە ئێمە زووتر لە پێش سیڤان و لە مەحەد بەچ ببووینەگەر سەربەیە ئیترمان کە هاتن بەڕاستی مناڵ و وانە مراعاتمان نەکردین زیارەکەەوە سەبارەت بە کاکڕاستی بەس کاکڕاستی جا تۆ پێمان بڵێ ئەم شتە تازەیەم نەیبینم کام شتە ئەم کەڤەرەی پەنج ئەمە ڕمزای دەنگی بۆ جوانی بێ ویسمانێ مەشروعکردن پرسیارەکە و چییە لەسەری بۆچی ڕاستە زۆر خەڵکیش ئەڵێ هەر خۆی ئەم دوو پەنجەیەنی ئەم سێ پەنجەیەشە سەدەف و ئەگزیمام هەیە ئەوە پارێزگاری لێ یەکەم بەڵام من وانی موزیکی ژەڵێمەوانە فێرخوازەکانیان ئەوەش شتێکی هەزاری ڕوویا لەو ڕۆژانی پێشوە وانی یەکەم من بە فێرخوازەکەم و ئەوە نییە بە موزیەکی بۆ بژەنی ڕاهێنانەکەەوە وانی دووهەم هاتە بۆ سێکەم ویش کرد بێ پەنجەی وەیزانی ئەوە هەروە بێ بە لە پەنجە کردتم بە قوربا منەوە حاڵەتێکی وام هەیە بۆ ماوەیەکە بەشکم تێپەڕێ و تێتی بەشی ساز لێ لەوانێت تێتی بەش مەکۆم لێ بێ بۆ دوانی لە گیرفانە دەریان نابوو ڕێک کردبەوە دوو پەنجەی تۆشەوە هەر ڕێگە و دوو پەنجەیەش باشجا ئێمە کە خەری بووین خۆمان ئامادا کردبینە ژوورەوە بینیم سەرکۆش مایکی بەدەستەوەیە ئەمڕۆ خەری بوو گۆرانیمان گۆرانێکی قورسی مایکەکە بەر بوونەوە لەگەڵ ڕێبازە
گۆرانەیەکە بووتم خۆی هەموو کەسێک کاک شاریار زۆر جار گۆرانەیە گێتە سەر زاریان زۆر جار لە سیارەکە تاگوێ لە ڕادیۆکەی کاکسیوان هەندێک ڕۆژێکی بە یەکسەر بە گۆرانەیەکە و ئەڕووی لەیتر ئەگەر لەشی زانی موسقاکەی لە خۆتەوە گۆرانەکە چی بوو کە پێوە گرت بوو؟ گۆرانەکەی کە دڵم باش بۆ کاکڕەبەس وتمان تۆزێکمان و بۆ خۆمان ورتە بەرزەکەیەوە ئاڕەوەڵا بڵێ ئاوا ئەیوت بڵێ چاوقایمیشە بەرزەکەی وت پێش بەرنامەکە بۆ مایکە گەڕایانی بەم سەیتەری ئەیوت پرۆفشناڵ بە تەمابوو بێڵێ ئێستا پێی بڵێ هەڵێگرین بۆ دوایی ئێستا هاوکارمان تەرزەمان لەگەڵایە با بچینەکەی کە ئێمە بووکو ڕۆژانی جەژن و بتوانین ئێمە زۆربەی شوێنەکان بەسەر بکەینەوە و هاوکارمان تەرزێ سا لە ئەگەر کوژێنەوە لەگەڵمانەیە بزانین ئەمڕۆ چۆن خۆیان ئامادە کردووە و ئەو کارمەندە بەڕێزانە و چۆن کاریان کردووە تەرزە سڵاو لێبێ و بەیانی باش و جەژنیشە پیرۆز بێت. بەڵێ سەرکۆ سەحەر سڵاوتان لێبێت بەیانیتان باش بێت جەژنتان پیرۆز بێت جەژن لە تەواوی میوانانی خۆشەویستی پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەو میوانە خۆشەویستانی کە لە نێو پرۆگرام ئامادەن جەژن پیرۆزەیان لێەکەین لە تەواوی بینەرانی خۆشەویستمان لە دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز لەگەڵ ئێوەی عزیز و خۆشەویست بەردەوامین بە ئومێدین بۆ دووەم ڕۆژیش بتوانن جەژنێکی پڕخێر و خۆشی و پڕبەرەکەت بەڕێ بکەن جەژنێکی خۆشی بێت بۆ هەموو لایەکتان بێگومان ئێمە ئەمڕۆ لە یەکێک لا بەڕێوەبەرایەتیەکانین ئەویش بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی پارێزگای سلێمانی لە تەواوی کار و چالاکیەکانیان لە ڕۆژانی ئاساییە سەرقاڵی کارکردنن کە بێگومان ماندوونە ناسانە بە دەم حانای تەواوی هاوڵاتیانی خۆشەویستەوە ئەچن لە ئەگەری هەر ڕووداوێکی نەخوازرا و بۆی خۆشبەختانە لە ڕۆژانی جژنیشە تەواوی تیمەکانی هەم لە بواری تەندروستی یاخود لە بەرگری شارستانی یاخود تەواوی بەڕێوەبەرایەتیەکانی کە هاوڵاتیان پێویستیان پێیانە ئەمان دەست بەجێ ئەگەنە شوێنی مەبەست بۆ ئەوەی زوو بەهانای تەواوی هاوڵاتیانی خۆشەویستەوە بچن. جا من ئەمڕۆ لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی پارێزگای سلێمانیم لە بنکەی بەڕێوەبەرایەتی شارستانی هەڵمەتم کە بێگومان چەند بنکەیەکی جیاوازی لە پارێزگای سلێمانی دوایی لە زاری میوانەکەمەوە چەند پرسیارێکی شیلێ ئەەکەین وەکەوەی کە لەوێنەکانە ئەیبینن تیمێکی باشی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی لێرە ئامادەن لە ڕۆژانی جەژناوەکەوەی کە ئاماژەم پێکرد لە تەواوی ئەو ڕووداوە نەخوازراوانی کە ڕوبەڕووی هاوڵاتیانی خۆشەویست ئەبێتەوە خوا نەخواستە ڕوبەڕوویان بێتەوە ئەمان دەست بەجێ ئەگەنا لایەن. جا ئێستا پێم خۆشە بچمە لای میوانی سەرەکی پرۆگرامەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز ڕائید ئارام عەلیمان لەگەڵا بێت وتەبێژی بەرگری شارستانی. کاکرای سپاس بۆ ئامادەبوون سڵاو لێ بێتۆم کاتت باش بێت. بەینتان باش جەژنتان پیرۆز بێت لە شاشی کورسات لە تاوای کوردستان بە تایبەت شاری سلێمانی لە بینەرانی کورسات. زۆر سپاس جەژن لە ئێوەش پیرۆز بێ جا پێش هەموو شتێک دەمتان شیرینکەن زۆر سپاس بۆ تۆم. با لەوە دەست پێ بکەین بێگومان دەستخۆشیتان لەکەین کە هەمیشە لە هەڵ و ماندووبوونەکانی خۆتان بەردەوامن دەست بەجێ تیمەکانتان ئەگەنە شوێنی مەبەست پێمان بڵێ لە ماوەی ڕابردووە با لەوە دەست پێ بکەین چەند ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە شوێنە جیاجیەکانە ڕوویە ئێوە تا چەندە بە شێوازێکی زۆر باش تیمەکانتان ئامادە کرد تاوەکو بەهانای هاوڵاتیانی خۆشەویست و ئەو ڕووداوە نەخوازراوەنەوە بێن. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی لە پارێزگای سلێمانی دڵنیایی بە هاوڵاتیانی خۆمانەین بەڕێوەبەرایەتیمان بەسەرجەم ئەفسەران و سەرجەم کارمەندان لە خزمەت هاوڵاتیانەن بە درێژایی ساڵ ڕۆژەکانی ساڵ ئێمە لە خزمەت هاوڵاتیانە بێگوێدانە پشوو بە بێگوێدانە بۆنەکان ئێمە تیمەکانمان بە 24 کاتژمێری لە بەشە و بە ڕۆژ لە خزمەت هاوڵاتیانەن بۆ ئەوی خوا نەخواسە هەر هاوڵاتیەک تووشی ڕووداوێکی نەخوازرا بوو لە شوێنێک لە سنووری بەڕێوەبەرایەتیمان ئێمە لە خزمەتیان نابین. بەداخۆ بۆ ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویە ئێمە لێرە داوا لە هاوڵاتیانەکەین پابند بن بە جێبەجێگرنی ڕێنمایەکان لە شوێنی کارەکانیان لە ماڵەکانیان هەتا و ڕێنمانە بە تاوەتی جێبەجێ بکرێەوە بوونی هەبێت لە شوێنەکانە سەلامەت و پارێزراوە بن هەم خۆی هەم ئەو شوێنی کە تیا نیشتەجییان تیا کارەکات. بەڵێ
بەس لەوە بکەین ئێوە بنکەکانتان لە پارێزگای سلێمانی چەند بنکە هەیە تیمەکانتان ژمارەکەیان چەنە تا چەندە بە شێوازێکی باشدا بەشتان کردوون بەسەر شوێنە جیاجیەکانە تا بتوانن بە زووترین کات بەهانای هەڵاتیانی خۆشەویستەوە لە سنووری بەڕێوەبەرایەتیمان بەدەل لە بەڕێوەبەرایەتیمان 42 بنکەمان هەیە هەر بنکەیەک بەپێی ڕوبەری دانیشتوانەکەی دابەشمان کردو بە زیاد لە 3 تیم 2 تیم دابەشمان کردوون بۆی کە چەندی بەشەکە لەو سنوورەیە و بەدەلەوە ئێمە لە بنکەکانە کەلوپەل و ئۆتۆمبیلی تایبەت بە ئاگرکوژێنەوەی باشمان هەیە بۆی خوا نەخواستە شتێک بێت ئێمە لە خزمەت هاوڵاتیان نابین. ئەو ئۆتۆمبیلانە باسی ئۆتۆمبیلت کرد ئۆتۆمبیلەکان تا چەندە بە شێوازێکی باشتەواوی پێداویستەکانی بۆ ئامادە کراوە لە ئەگەری هەر ڕووداوێکی نەخوازراوە هیچ با بڵێن کەم و کورتی یاخۆ زۆر کات ئەو ڕۆژە کە چوو بێتن بۆ ڕووداوەکە لەوانەیە پێویستیەکتان بیر چوو بێت یان شتێک تووشی ئەم حاڵەتانە نەبوون یاخود پێشتر پشکنینی باش ئەکەن بۆ تەواوی ئەو پێداویستیانە ئێمە بەیانیان کە وەچبەکان بەد لە بن ئەو لێپرسای تیمەکە هەڵەستێ بە پشکنینی ئۆتۆمبیلەکە سەرجەم ئەو کولوپەنانی کە لە ئۆتۆمبیلەکەیە بزانە چی نەقسە بۆ یەکسەر پڕی بکاتەوە شوێنەکەی پڕکاتەوە لە شوێنی دایبنێتەوە وەکو ئۆتۆمبیلەکان وەکو کەلوپەلەکان تا ڕادێکی زۆر باش کەلوپەل و جلوبەرگ و ئامێرەکانمان هەمی لە بەردەستایە بۆی ئەگەر هەر کەم و کوڕێشتێکیش بێ بەسەر خۆمان ئاگادارەکەن و بۆمان دابی نەکرێت. لە ڕووی جلوبەرگی تەواوی تیمەکانی خۆتانەوە بێگومان کارێکی زۆر کورسە بەڵام ئێوە ماندوو نەناسانە لەسەر پێکانی خۆتان ئەوەستن جلوبەرگەکان تا چەندە بە شێوازێکی زۆر باش لە ئەگەری ڕووداوەکانە کە ئاگر ئەکەوێتەوە لەو شوێنە جلوبەرگەکان وەها دروستکراون کە بتوانن ڕوبەڕووی ئەو ڕووداوە ببنەوە. ئەم جلوبەرگانەی کە ئیبینن جلوبەرگی تایبەتن بە ئاگرکوژێنەوە وا دروستکراون لە کارگەکانە کە تایبەت بن مادەی ئەسبێزیان زۆرتیایە کە توانای بەرگەگرتنی گەرمە و ئاگرکردن و خوزە دەستکێش جزمەکان هەمی تایبەتن بە ئاگرکوژێنەوە و هەمی لە کارگەی تایبەت هێنراون. کاگەڕان بە بینە سەر ئەوەی کە هۆشیاری و ڕێنمایەکان بۆ هاوڵاتیانی خۆشەویست چی بێت لە ڕووی ئەوەی کە زۆر کات لە ئیسای لە بۆنەکانە زۆرێک لە هاوڵاتیان گەشت و سەیرانی خۆیانەکەن یاخود لە ماڵەکانیان دەرئەچن ڕەنگە زۆر دڵنیان نەبنەوە لەوەی کە چاوی غازەکانیان یاخود بچڵی غازەکانیان نەکوژێنەوە ئاگاداری ئەو لایەنە نەبن یان زۆر کات منداڵ خوا نەخواستە نزیکی بچڵی غاز بێتەوە چاوی غازەکان ئەمانە تا چەندە گرنگە بە هەندی وەربگرین بە تایبەت هەم لە ڕۆژانی ئاسایی و هەم لە ڕۆژانی جەژنیش داوا لە هاوڵاتێکن پابند بن بەو ڕێنمانی کە بەڕێوەبەرایەتیمان بڵاو یەکاتەوە لە بۆنەکانە کە هاوڵاتی ماڵەکەی بەجێ ئەڵێت تکە سەرجەم ئامێرە کارەبایەکان کوژێنێتەوە و دڵنیا بێت لە کوژانەوەی تەواقی غازەکەی و ئەگەر کرا سەرم نەزەمەی غازەکە لێ بکاتەوە لە بتڵی غازەکە بەدەلەوە ئاگای بۆ دایکان و باوکان بە تایبەتی یاری ئاگرینەکان کە لەم بۆنانەیە زۆر بڵاوە ئاگداری بناڵەکانی ئەمکەنەوە کاری ئاگرین بەکارنێرن چونکە دەبێت هۆی ئاگرکەوتنەوە بە تایبەتی کە لە مۆرزەدا پوش و پاوەنێکی زۆرمان هەیە و داوا لە گەشتیارانەکەین کە بە ئەوەی کە هەستن بە کوژانەوەی سەرجەم ئەو ئاگرانی کە لە پاژماوەی سەیرانەکە بەجێڵن تا دڵنیانە بن نەکوژابێتەوە شوێنەکە بەجێ نێڵن و پاژماوەی جگەرە لە ئۆتۆمبیلەکان بە تایبەتی فرێنێنە دەرەوە هاوڵاتیان و داوا لە هاوڵاتیانەکەین براجوتیارەکانەکەین کە پابند بن بەوەی کە زەوی کوشتتوکاڵەکانیان بەهۆی ئاگرۆپانەکەنەوە لە پوش و پاوانەکان لەو جارانی کە بەجێ ماوە ئێمە هاوڵاتیان تا پابند بێ بە ڕێنمایەکان سەلامەتی خۆیانە. چ ڕێنمایەکی ترت هەیە بۆ هاوڵاتیان کە زۆر کات کە چوونەتە ڕووداوەکان ڕەنگە ئەو هاوڵاتیە بە شێوازێکی زۆر باش پابندی ئێوە نەبوو بێت ڕەنگە لەو کاتەیە ئەویش زۆر با بڵێن قەلق بوو بێت یاخود دوور بێ خوانە خواسە ماڵەکەی سوتاوە یاخود تووشی هەر ڕووداوێکی نەخوازراو بووە بەڵام بتوانێت تەواوی تیمەکانی ئێوە ڕێیان بات کە بتوانن ئاگرەکە بکوژێنەوە زۆر کات هاوڵاتیش لەگەڵ تانابێت ڕەنگە ڕێگر بێت لە کارەکەی ئێوە داوا لە هاوڵاتیەکەن لە کاتێک کە ڕووداوێکی ئەمە ڕوودا بە ڕووداوی خۆمان ێزانین ینی هەم برافسەرەکانمان و براکارمەندەکانمان بەدڵسۆزانە چنە ناو ئاگرەکەەوە لاوەچی هاوڵاتی کە ماڵی خۆشی بێت ڕاکاتە دەرەوە ئێمە هاوڵات کارمەندەکە ئەچێتە ناو ئاگرەکە بۆی معالەجەی ئاگرەکە بکات بەدلەوە ئێمە داوا لە هاوڵاتیەکانێک لە بوونی ڕووداوەکانە هەنەجار ئاستەنگمان بۆ دروستە بێن ئەو لە دڵسۆزی بۆ کارەکەی بۆ ئیشەکە بۆ خەمخۆری بۆ ئەوەی کە معالەجەی واگرە بکرێ ڕێگریەکە لە کارمەندەکانمان کە نەتوان شەکانیان و بە دروستی بە باشی ئەنجام بدەن بۆیە داوا لە هاوڵاتیانەکەن لە کاتی بوونی ڕووداوەکانە دوورکەونەوە لەو ناوچەیە ئیشەکە بۆ ئێمە بەجێ بڵێن ئێمە لە خزمەتیان نابین. پێمان بڵێ لە ماوەی ڕابردووە یاخود لە دوێنێکە یەکەم ڕۆژی جەژن بوو هیچ ڕووداوێک ڕوویە لە ماوەی
ڕۆژانی جژنە ئامادەکاریەکانتان چی ئەبێت پابەندبوونی هاوڵاتیان چۆن بێت لەمڕۆ لە دوێنێ ڕووداوی ئۆتۆمان نەبووە تەنها یەک دوو ڕووداوی پوش و پاوەنمان هەبووە کە زۆر گەورە نەبووە زوو لەلایەن براکارمەندەکانمانەوە کۆنتترۆل کراوە ئێمە لەم چەند ڕۆژە و تاوی ڕۆژەکانی ساڵە داوا لە هاوڵاتەکان پابند بن بە ڕێنمایەکان دووبارەیەکەمەوە جێبەجەکردنی ڕێنمایەکان پابند بوون بە ڕێنمایەکان سەلامەتی خۆیەتی پێمان بڵێیت بنکەکانتان لە سنووری پارێزگای سلێمانی چەند بنکەتان هەیە کە هاوڵاتیان بتوانن پەیوەندی بە ئێوە بکەن لە ئەگەری ڕووداوەکان و لە هەر حاڵەتێکیش چ ژمارەیەکتاندا ناو ژمارەی تەلەفۆن یاخود با بڵێن پێیجی تایبەتی خۆتان هەیە وکو بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی کە بتوانن دەست بەجێت تەواوی ڕووداوەکانیش ببینن ئاگاداری ئەو حاڵەتانە بن کە لە سنووری پارێزگای سلێمانی ڕوێن ئێمە وەکو پێشتر وتم بەڕێوەبەرایەتی چلو بنکەمانەیە لە سنووری بەڕێوەبەرایەتیمانە هاوڵاتی ئیشەڵا هیچ هاوڵاتێک پێسی بێمە نابێت بەس ئەرەونی لە تووشی ڕووداوێکی نەخوازرا بوو پەیوەندیمان پێوە بکە بە هێڵی گەرمی بەڕێوەبەرایەتیمان ژمارە 115 بە بێ شڵەژان ناونیشانی شوێنەکەمان باتی ئێمە نزیکترین بنکانیێنە شوێن ڕووداوەکە بۆ معالەجەکردنی و ڕووداوی زۆر سپاس بۆ وتەکانت مەمنون سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز ڕائید ئارام عەلی بەڕێزیان و تەبێژی بەرگری شارستانی بە شێوازێکی زۆر باش ڕوونکردنەوەی تەواویە لە سەر بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی کە ئەوان دەست بەجێ تیمەکانیان لە ئامادەباشی و بەهانەوە چوونی هاوڵاتیانی خۆشەویستن لە ئەگەری هەر ڕووداوێکی نەخوازرا و خوا نەخواسە کە ڕوبەڕووی هاوڵاتیانە بێتەوە ئەمان ئەتوانن دەست بەجێ دڵسۆزانە کارەکەی خۆیان خۆشەوێت و هەنەوێت تەواوی ژیانی هاوڵاتیان لە هەر مەترسی و ڕووداوێکی نەخوازرا و ڕزگار بکەن جا ئیسا پێمان خۆشە بچینە لای تیمە تایبەتێکی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی باچین دەمیان شیرینکەین و پێمان خۆشە لە نزیکیشەوە گفتوگۆ لەگەڵ هەندێک لە کارمەندانیانە بکەین سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش بێت و جەژنتان پیرۆز بێ فەرموو دەمتان شیرینکەن زۆر سپاس فەرموون زۆر سپاس زۆر سپاس مەمنون سپاس زۆر سپاس مەمنون جژنە پیرۆزە لە پیاوانی هەرکوژێنەوە دەکەم هیوادارم ئەم جژنە بێتە مای خێر و خۆشی بۆ هەرێمی کوردستان ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سلێمانی هەمیشە لە خزمەت هاوڵاتیانان دەبووین و بەردەوامیش دەبین بەو خزمەتە خۆشمان بە خۆشحاڵە زانین کە خزمەتی هاو نیشتیمانی خۆمان دەکەین ئێمە دروشمی هێز و خۆبەخشیمان هەڵگرتووە و هەمیشە گرە لەسەر ژیانی خۆمان دەکەین بۆ ڕزگارکردنی هاوڵاتیان لە هەموو بۆنە و ئاهەنگەکاندا دەستان خۆش بێت دووبارە فەرموو زۆر باشە دەست خۆش بێت زۆر سپاس فەرموو دەست خۆش بێ ئافرێتتان بێ بابینە لای بەڕێزت پێما بێت هەندێک قسەت ئامادە کردووە وەکو بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی وەکو تیمە تایبەتەکەی ئەم بەڕێوەبەرایەتیە سەرتا جژنە پیرۆزەت لێ یەکەین پێمان بڵێت پەیامی ئێوە چییە لە ڕۆژانی جژنە بۆ وڵاتانی خۆشەویست و هەندێک گفتوگۆی تریش دەتوانێت قسەی لەسەر جژنە پیرۆزە لە بەڕێستانەکەین و بەخێرەتانەکەین خێربەن سەر و سەرچاو جژنە پیرۆزە لە برادرانی هەموو ئاگرکوژێنەوە کەم هاوڵەکانم برادرەکانم خێر بن سەر و سەرچاو ئامادەین بۆ هەموو ڕووداوێکی نەخوازرا و ئێمە وەکو پۆلیسی ئاگرکوژێنەوە بەڕێبەر بەسەراتێکم هەیە وتم بابی گەڕمەوە بۆ بەڕێستان برادێکمانە بوو تازە تاعین بوو وتمان ئاگر بوو ئەبێ بچیتە ناو حەریقەوە خێرا جزمە هەڵگری و جلەکان لەبەرکەیت و بڕێ جووتێ جزمەی لە پێ کردبوو جووتێ جزمەشی بەدەستیەوە گرت و چووە ناو حەریقەکەەوە وتمان ئەم جزمانە چییە لە پێێتەوە چیە تی وەڵای بڵێم چی ئاگرم خۆشەوێ جزمەی تریشی لەگەڵ خۆیان دوو جزمەی تریشی لەگەڵ خۆیان بردوون ترەوە بوو بە یادەوەریەکی زۆر جیاواز لەلایە بەڵێ ئەرە وڵای یادەوەریەکی خۆش بەخێر بن سەر جەژنە پیرۆزەی خۆتان بنێرە جەژنە پیرۆزە جەژنی قوربانی پیرۆز لە جەنابی بەڕێوەبەر و سەرجەم کارمەندان و ئەفسەرانی بنگەی بەرگری شارستانی سلێمانی پیرۆز بێ بە تەواوی موسڵمانانی جیهان
کەناڵ جوانەکەی گورسات و ئێوە بەڕێزیش زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت ماندوونە بن دەستخۆشی بۆ تیمە تایبەتەکەی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی کە هەمیشە لە ئەرک و ماندووبوونەکانی خۆیان بەردەوامن دڵسۆزانە کار ئەکەن بە ئومێدین نمونەیان زۆر بێت بەڵام بەو پێش وەکو ڕاید ئارام عەلی ئاماژی بەوە کرد گرنگە هاوڵاتیانی خۆشەویستیش بتوانن هاوکاری تیمە تایبەتێکی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی بکەن تاوەکو ئەوان بتوانن کارەکانیان زۆر بە باشی ڕایی بکەن لەبەر ئەوەی کە هاوڵاتیانی خۆشەویست نەکەونە هیچ مەترسیەکەوە ئومێدەکەین تەواوی هاوڵاتیانی خۆشەویست تەندروست باش بن هیچ کەسێکیش تووشی هیچ ڕووداوێکی نەخوازراو نەبێت ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم بۆ لای سەرکۆ سەحار فەرمۆن باڵێ سپاس بۆ تۆ ئێمە جێژنە پیرۆزە لەو ئاگر کوژێنەوە دڵسۆزانە کەین کە لەم ڕۆژانەش کە جێژنە زۆرێک لە هاوڵاتیان لە ماڵەوەن بەڵام ئەوان هەر لە ئامادە باشیان ئیشەڵڵا ڕۆژانێکی بێ هیچ ڕووداوێکی لە ناکاو بێت و هیوای لەش ساخیش بۆ ئەوانە خوازین سەرکەوت بە هیوای ئەوەی کە هەمومان هاوکاری ئەوانیش بین کە ئەوان ئێستا لە ماڵ و حاڵی خۆیان دوورن ئامادەن بۆی کە یەخوا هیچ کاتێ ڕوودا و ڕوونەیەات بەڵام ئەوان لە ئامادە باشیان ئێمە دەستخۆشیان لەکەین لێرە شۆ پێمان خۆش بوو دەستخۆشی لە هەموو ئەو تیمانەی تر بکەین کە ئامادە باشن بۆی کە پارێزگاری لە ئەمن و ئاسایشی ئەم شارە بکەن و بتوان ئاگیان لە گەشتیارەکانمان بێ لەلایەن لیژنەکانی قایمقامێتیشەوە کە ئەمڕۆ ئیتر قوربانی دەستی پێکردووە و ئێستا خەڵک هەڵوڵایەت کە بتوانێت ئەو ئاژەڵانەی کەی کڕانی تر لە کوشتارگە بێت ئەوەی کوشتارگەی سلێمانی زۆر جار ئەڵێن کە دوورە زۆر هاوڵاتی دەستی ناگاتێ بەڵام ئەم ساڵ جیاوازتر لە ڕێگەی قایمقامێتی سلێمانیەوە بارچی خۆی زانیوە لە هەر چوار بەشی سلێمانی لە بەشی خوارەوە یەخو بەشی ئەم سەری بۆ هەر چوار دەوری سلێمانی چەند شوێنێکی دابین کردووە کە تۆپچی ئاژەڵێ بکڕی هەم تەندروست بێت هەم کۆمەڵی پزیشکی ڤێتەنەری لێ بن کە ئەمانە پشکنینیان بۆ کردوون هیوادارین کە ئەو کەسانەشی کەیتر وەکو ئاژەڵدارن و ئاژەڵەکانە فرۆشن بتوانن ئەو ئاژەڵانە بە هاوڵاتیان بن کە هیچ نەخۆشیێکی نیە دوجارم گۆشتا چێتە ناو ماڵی هەمومانەوە و هیوادارین کە ئەمڕۆژ بە باشی هەرچی ئەو پاشماوەی ئاژەڵانەشە لە بڵاو نەکرێتەوە لەسەر شەقامەکان بکرێتە شوێنی تایبەتەوە بۆ ئەوەی کە شار بەرەوپیسی و ژینگەمان بەرەوپیسی نەڕوات چونکە زای کەش و هەواکە گەرمە زۆرتر بۆنەکە بڵاو بێت تەنانەت هەر لە بەرنمەکەی خۆمانە باسی کرمیوانی بەڕێزی بەرنمەکەمە کە نەدرێت بە ئاژەڵی بێلانەش ئەو سەگیان ئەو پشیلانەی کە بەداخەوە لە شەقامەکانە هەتاکو دێژماران زۆرەکە بە قسەکەی سەرکە بە شێوازێکی دروست لە ناوی بەرن